خۆشەویستانم جارێکی تر سلااوتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامین لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان لەگەڵ بەڕێز هۆشیار عومەر عەلی خوێندکاری دکتۆرا لە بواری زانستە سیاسیەکان جارێکتر سلااوکات فەرموو ئەتوانی وەڵامی دیارە من ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵەی کە ئەو گۆڕانکاری کە بەدی هاتووە گۆڕانکارێکی نەوەیە بەڵام دیسانەوە تۆ ئۆپۆزیسیۆن ناتوانانی تاقیکەیتەوە ئەو کاتەوە لە دەرەوە دەسەڵاتە ینی پارتێکی سیاسی کە لە ئۆپۆزیسیۆنە کاتە بە بۆچوونی تۆ هێزی سیاسی ئۆپۆزیسیۆن هێزێکە نابێ بخەتە ژێر چاودێری و ڕخنەگرتنەوە هەتا و کاتێکێتە دەسەڵاتەوە بێگومان ڕخنەی لێ ئەگیرێ بەڵام ڕخنەکان لە چی ئەگیرێ ڕخنەکان لە ئەو وەڵامانە ئەگیرێت کە بۆنە ئەو ڕۆداوانەی کە ڕۆدەن بۆنە لە کوردستانە کە تۆ ئەندیشان باس کرد بەڵام لەسەر سیاست کە ئێمە باسی دیموکراسی ئەەکەین پارتێک یاخود دەسەڵاتێک ئەتوانین دیموکراسی بەدیبێنێ پەرلەمان چالاک بکات بۆ نەبەرپرس و وەزیر بۆ دادگابدا لەسەر گەندەڵی یا هەر کردارێکی نایاسایی تر ئەو کاتێکە لە دەسەڵاتدا بێت بەڵام ترکیز لەسەر ئەو خاڵە بکەمەوە کە پێم وایە هەموو کەسانشی کە مێژووی نۆشتوان مستەفا زانن ئەو کەسێکە هەموو ئەو شتانێکە لە بەرنامەکە هاتووە کە خۆی دای ڕشتووە وەکو کەسی سەرەشی هەموو ئەو شتانە ئەوێت جێبەجێ بکە ئەمە تا چەند سەرکەوتووە بێ پەیوەندی بە ئەوە هەیە تا چەند ئەو کەسانەی کە لە دەوری بزنەوەی گۆڕان هاوکار بوون یەکەم لەو بەرنامەیەتی ئەگەن جێبەجێ ئەەکەن دووەم لە واقع لە پراکتیکدا ڕنگدانەوەی بێت لە ژیانیاندا بەڵێ زۆر باشە کاریگەری فەزای ئاینی لە هەرێمی کوردستان چۆن دەبینی گوتاری ئاینی لە هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی دیموکراتیسەکردن و ئەلمەنەکردن لە هەرێمی کوردستانە چۆن دەبینی خۆی گوتارێکی دیاریکراو نییە ینی ئێستا بۆ نمونە وەکو نمونە بهێنینەوە لە میسر هەڵبژاردن کرا دیارە پارتە ئاینەکان زۆرترین دەنگیانە یەکێ لەو پارتانە سەلەفیەکان بوون دیارە سەلەفیەکان حوسنی مبارەک پشتیوانیەکردن بەرامبەر بە ئەخوان چونکە ئەوان یانوت لە گوتاری خۆیان دایان ئەوان بڕوایان بەوە نییە کە ئاین و سیاست بۆ نمونە پێکەوە تێکەڵ بکرێن یاخود ئەبێ ئەوان تەنها پەروەردەی ئاینی بکەن و بۆ نمونە گوتاری ئاینی بدەن بەڵام دوجار دەرکەوت بوون بە پارتێکی سیاسی ئەوەش بوو لە کوردستانیش ئەم سیناریۆیە دووارە بۆتەوە ینی چۆن میدیا دابەشە چۆن فەزای گشتی دابەشە چۆن بۆ نەکەمە دیارەیەکی ترە لە با بڵێن خەسڵەتەکانی سیستەمێکی نادیموکرات کە حکومی ئەوەی کە دابش بکە و حکوم کە حکوومەت با بڵێن هاتووە یاخود دەسەڵات هاتووە هەمووی لەت کردووە یانی ئێستا تۆ ئەو ناوکی ئەیبینی لە نێوان سیاسیەکانە لە ناو مەلەکانیش هەیە لە شارە جیاجیەکانە لەبەرەوە مەلایەک بۆ خۆی بە سەلەفی ئەزانێ مەلایەکە خۆی بە شتێکی کە ئەزانێ ئێمە بۆ نمونە لە هەندێک مەلامان بینی لە حەڤەی شوباتە باسی کۆمەڵشتی باشیانە کرد بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە تا چەند ئەگەر بۆ ئاین بوو بە دەسەڵات تا چەند ئەو ڕۆڵە ئەبینێ یاخود تەنها سەرچاوی دەسەڵات بوو تا چەند ئەو شتێکی ئەوترێ جێبەجێ ئەکرێت چونکە نمونەی جەزایرمان هەیە لەوێ پارتێکی سیاسی هاتووە باسی دیموکراسی کرۆ بە هەڵبژاردن هاتووە بەڵام دوجار دیموکراسی هەڵوەشانەوەتەوە سیستەمێکی دیکتاتۆری و نادیموکراتی دروست کردووە یعنی ئێمە گرنگە تەرکیز تەنها لەسەر ئەوە نەکەین کە چی ئەگوترێ بەڵکو و چیش ئەکرێت لە کرداردا بەڵێ یەکێک لەو پرسە گرنگانی سەبارەت بە مەسەلەی دیموکراتیزەکردن لەم کۆمەلگانایەتە ئاراوە ئەویش قسەکردنە سەبارەت بە دیموکراتیزەکردنی ژیانی کۆمەڵایەتی و بەبێ ڕایەکەیە کە پێی وایە بەبێ دیموکراتیزەکردنی ژیانی کۆمەڵایەتی بەبێ دیموکراتیزەکردنی ژیانی پەروەردەیی و بەبێ علمەنەکردنی ئەمانە باسکردن لە دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی کارێکی قورسە چونکە لە نەتیجەیە ئەوەی کە پراکتیکی سیاسەتەکە هەر ئەو تاکە کەسەیەکە لە ناو سیستەمێکی پەروەردەی کۆمەلگاوە دەرچووە لە ناو بە شێوازی پەروەردەکردنی کۆمەلگای وەرگرتووە تۆ بنیادی پەروەردەی کۆمەلگاکەت پەروەردەیکی دیموکراس و لیبراڵ و ئەلمانی نەبێت چۆن دەتوانێت تاچێکی دیموکرات و لیبراڵ پەروەردە بکەیت پرسیارەکە من ئەمەیە ئایا باس خوازکردن سەبارەت بە دیموکراسی لە هەرێمی کوردستان تەنها لەسەر ئاستی سیاسی ئەمێنێتەوە یان پێویستە دابەزێت بۆ سەر ئاستی ژیانی کۆمەڵایەتی و کەلتوریش پێم وایە هەڵێکی استراتیژیەکە لەگەڵ بڵێن بۆ نمونە سبەینێ پەرلەمان شەفافتر بێ یاخود دوو وەزیر بدەی بەدادگە لەسەر گەندەڵی یا کاری نایاسایی ئەوەی تر کوردستان بە دیموکراسی بووە دیموکراسی بەمانای حکمی گەل لێوەکو لەسەر تاوتمان گەلیش لە تاک پێک دێت بەبێ بوونی گەلی بەهێز ببوورن تاکی بەهێز تاکی هۆشیار تۆ ناتوانانی باسی کۆمەڵگەیەکی پێشکەوتوو بکەیت و لەبەر ئەوە پێویستە فەزایەکی گشتی بەهێز هەیە پێویستە کۆمەڵگەی مەدەنیت هەبێ و فەزای گشتی زۆر جارە گوترێت چەند درا و گرنگە بۆ بازار هێندە فەزای گشتی گرنگە بۆ دیموکراسی چونکە لە فەزای گشتیە دید و بۆچونە جێجەکان کۆ بنەوە ئەتوانن حکوومەت بە پرسیاردا بن بەرامبەر بە کردارەکانیان چونکە
کە باسی هەڵبژاردن کرا ڕاستە لە سیستەمی دیموکراسی هەڵبژاردن هەیە بەڵام ئەو کەسە هەڵبژێرێت بە ئارزوی خۆی هەرچی ویست نایکات بەڵکو لێپرسینەوە هەیە لێپێشینەوە هەیە بەرپرسە بەڵام بە داواکاری هەوڵاتیان بەرامبەر بە فشاری کۆمەلگا لەبەرەوە پەروەردەیەکی باش پەروەردەیەکی دیموکرات بۆ ئەگەر لە وڵاتێکی ئەوروپی دیموکراسی گەشەی کردووە ئەوە پەیوەندی بە پەروەردەکەەوە هەیە کە تۆ بۆ نمونە چیتە وڵاتێکی ئەوێ ئەژی لێرەوە وەکو پەناهەندەیەک کە ئەبی بە هاوڵاتی ئەو وڵاتە هەموو مافەکانت هەیە و قبوڵیانە ئەمە پەیوەندی بە پەروەردەکەەوە هەیە لەبەرەوە ئەبێ سیستەمی پەروەردە بە دیموکراسی بکرێ ئەبێ پێکاتی کۆمەڵگەش بە دیموکراسی بکرێ تاکێک دروست بکەیت کە تاکێک بێت کە هۆشیار بێ بەرامبەر بە مافەکانی و دەنگ بە پارتێکی سیاسی داریکراوە نەدا تاکو ژیانی کۆتایی دێ بەڵکو دەنگ بەو بەرنامەیە بدا کە ئەتوانێت ژیانی باشتر کا لە ڕووی بۆ نەسیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە ئێستا بوونە وەکو نمونە وەرەگرین لە ئەمریکا لە 2000 جۆرج بوش بەدەنگێکی زۆر هاتووە بۆ بەسەرۆشی ئەمریکا لە 2004 هەمانشەوە بەڵام لە 2010 بە ڕێژێکی زۆر جیاواز دیموکراتەکان ئیبنەوە بۆ بارەکەەوە بۆما تجروبەیەکی ئەو تۆی نەبووە هەو کەسانش کە دەنگیان بارەکەوانەوە داوا هەن سربەخۆکانی چای هەم کۆمارەکانی چای بۆ چکە بەرنمەکەیان پێ باشە چکە داوای گۆڕانەکات چکە ئومێدێک ئەهێنێت لەبەرەوە تو ئەبێ هاوڵاتیەک دروستکەی ئینتیمای بۆ حزب نەبێ ئینتیمای بۆ مافەکانی خۆی هەبێ ئینتیمای بۆ ئەو بەرنمەیە هەبێ کە پێشکەشەکرێ کێ بەرنامی باشی هەیە دەنگ بەو پارتە سیاسی ئەدرێن نەک بە سەرکردەیەکی دیاریکرا و نەک بە بەرنامەیەکی من تەنها لەسەر من ئەو پرسیاری کەکردم تەنها ئاستی ڕوئیی سیاسی داکە کەس نەبوو بۆ هێزە سیاسیەکان بەقەدەوەی پرسیاکردن بوو لەسەر مۆدلی پەروەردەکردنی ئینسانی کورد کە هەر لە قوتابخانەوە دەست پێکە تا خوێندنی باڵا و تا ئاستەکانی دیکەی ناو دەم و دەستگا پەروەردەکان لە هەرێمی کوردستان بە هەر حاڵ ئەو پرسیارە دووبارە ناکەمەوە بەڵام ئەمە ئەو بپرسم تێگەشتنی تۆ بۆ ئەدای هێزە سیاسیەکان بۆ گۆڕانکاریان لە ناو سیستمی پەروەردەیە لە ناو دیموکراتیزەکردنی پەروەردەی تاکە کەس لە کوردستان چۆنە؟ من پێم وان نییە بەرنمەیەک هەبێ کە تۆ کارێ بکەیت کە هاوڵاتیانت پێشەم شتێک لە منداڵێک کە پەروەردەیانەکەیت پێگەن هۆشیار بن بەرامبەر مافەکانی خۆیان بەڵکو ئەتوانی بڵێک جۆرێک لە سەپاندنی جۆرێک لە پەروەردەی دیاریکراوە هەیە و تۆ ئەبینی خوێندکارت هەیە زانکۆی تەواوکە بەڵام بەڕاستی کەسێکی ڕۆشنبیر نییە کەسێکی هۆشیار نییە ڕەنگە ناتوانێت منازەرەیەک بکات لەسەر بۆ نەمافەکانی خۆی بەڕێگۆ پێچی جا بۆیە سیستەمی پەروەردە لە کوردستانە دیسانەوە ئەگەر بچیتە سەر مۆدێلەکە ڕاستە هەنێک گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام لە پراکتیکدا جێبەجێ نەبووە دوجاریش خودی پێکاتەی بیناکانی قوتابخانەکان ینی باخچەی تیانە بۆ نەهۆڵی وەرزشی تیانە ئەوانە باس و خواسە پەروەردەیەکان مەسەلێکی بەڵام بێگومان قوتابخانەکان خۆیان لە زیندانە پێکاتەکەی لە زیندانە چی تۆ ناتوانین لە زیندانە خەڵکێک پەروەردە بکەیت کە لێ پێچینەوە لەو دەسەڵاتە بکات کە حوکمی ئەکات من بەستم ئەوەیە یعنی زۆر جار ئەو ڕخنەیە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان دەگیرێت کە ئەم سیستەما یەکێک لە شکستەکانی یەکێک لە هۆکارەکانی کە نەیتوانێت دیموکراتیزەی سیستەمی سیاسی بکە دیموکراتیزەی مۆدێلی بەڕێوەبردنکە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە دیدێکی ڕۆشنی نەبووە بۆ دیموکراتیزەکردنی سیستەمی پەروەردەی لە هەرێمی کوردستان و ئەم سیستەمەی کە پەروەردەکردنی تاکە کەس و ئازادی تاکە کەس و بیرکردنەوەی تاکە کەسی بۆ ژیان و بۆ ئەوان لەسەر بنشینێکی دیموکراسی پەروەردە نەکردەوە هۆڵی دروستکردنی ئەم گۆڕانکاریەی نەداوە من دەمەوێت ئەمە بپرسم ئایا ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان وەکو هێزی سیاسی وەکو هێزێکی کاریگەر کە باس لە گۆڕانی سیستەمی سیاسیەکە دیدێکی ڕۆشنی هەیە بۆ دیموکراتیزەکردنی مەسەلەی پەروەردە و ئازادیکان لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ پرسیارەکە ئەوەیە بێگومان لەسەر مەسەلەی دیموکراسی پێم وایە دیموکراسی بە کەسی دیموکرات دەکرێت ینی کەسێک گەر خۆی دیموکرات نەبێت بڕای بە پرینسیپەکانی دیموکراسی نەبێت ناتوانێت سیستەمی سیاسی بە دیموکراسی بکات تۆ مامۆستایەکەت هەبێت بڕای بەوە نەبێت کە مافدا بە خوێندکارەکەی یاخود ئیشی ئەوەی پەروەردەیەکان ناتوانێت سەرکەوتو نابێت لە کارەکەیدا لەبەرەوە ئەو کەسانی لە کوردستانە بڕیاری سیاسیان بەدەستە کەسی دیموکراسی نین ینی کەسێک کە 50 ساڵ سەرۆژی حەزبێک بێت کەسێک کە 20 ساڵ دەسەڵات بڕیاردەری سەرچی بێت ئەمە لە هیچ شوێ دنیایە نییە بەو شێوەیە جا تۆ دیموکراسی کاتێک بردێت کە کەسەکان خەڵکی دیموکرات بن خۆیان بۆ نمونە دیسانەوە ئەچمەوە سەر ئەمریکا لە ئەمریکا ئەو کەسانی کە دەستوریان نووسی کەسیان بۆ خۆیان نینوسی بۆ نەتەوەکان نووسی خۆیان خەڵکی دیموکرات بوون شارەزان من بە دیدە فەلسفەکان لەسەر دیموکراسی و سیستەمێکیان دروستکرۆ تا ئێستا ماوەتەوە بەڵام ئەو سیستەمی ئێمە هەیە ئێستا لە هەندی حاڵتە بەندە بە شەخصەکانەوە بەڵێ ڕاستە فاکتەرەکانی ئەم دۆخەت چیە بۆ چوونی تۆ؟ من پێم وایە
ئێمە کەوینە ناوچەیەکەوە کە تیا دیموکراسی نائامادەیە بە کۆمەڵێک فاکتەر و ئەو کەسانەشی کە لە ڕابردوودا هاتوون و دروشمی شۆڕشیان هەڵگرتووە پەروەردە بوون بەو سیستەمەی کە لەم وڵاتە و لەم ناوچەیە هەبووە و کەوتون دەژێر کاریگەری ئەوە بۆ نمونە بینی لە کاتی ڕەخنەگرتنە تۆ وەکوتم ڕۆژنامەنووسێک تیرۆرەکرێت ئەمە لە هیچ سیستەمێکی دیموکراسیدا نییە یعنی هەتا ئەگە کەسێکش ئەکوژێ لە وڵاتە دیموکراتەکانە ناکوژرێتەوە لە سێدارە نادرێت لە بەرامبەردا چونکە ئەوە کێشەکە چارەسەر ناکە بەڵام لێرە لە بەروی ڕخنەیەکەگرێت لە جێتیەوە بە قەڵەم جواب بنەوە تیرۆری ئەەکەن دوجاریش هەندێک جار ئەکرێت ئەو کەس ئەکرێت بە تیرۆریست کە دیارە بیانووی ئەوەیە کە بۆ کوژراوە و تیرۆر کراوە ئەو کەسانە ئەگەر بڵێن لە کوردستانە بڕیاریان بەدەست ئەگەر بێت و خەڵکی دیموکرات بن بڕوان بەوە هەیە قسەیان پێ بکرێت بڕوان بەوە هەیە ڕخنیان لێ بگریانی جۆرجوش هات بۆ عێراق پێڵاویان تێکرد هەر لەویاوتی کەسەکە ئازادکەن بۆ نمونە ئەوە گەر سەرکردیشی تر بۆە ڕەنگە هەر کە هەموو کە سوکاری ئەو ئەنەی بکوشتایە دیسانەوە لە زیندانەکانی کوردستانە بوون ئەشکەنجە هەیە ئەشکەنجە ڕێگە پێنەدراوە بەپێی چەندین ڕێکەوتنامە لەوانە ڕێکەوتنامەی ڤێننا کۆنڤێنشنی ڤێننا کە ئەشکەنجە دش بە مرۆڤە دش بە بوونی مرۆڤە تۆ نابێ زیندانی ئەشکەنجە بدەیت چەندین کەسەی لە زیندانەکانی کوردستان تا ئێستا دادگایی نەکراوە بۆ نمونە هەموو ئەمانە بەڵگەی ئەوەن کە ئەو کەسانی لە کوردستانە بڕیارەدەن خەڵکی دیموکرات نین خەڵکێک نین بڕوان بەوە هەبێ کە دەسەڵات بەجێ بهێڵن دوور بکەون لە دەسەڵات و ڕێگە بدەن کەسێکی تر بە ئاشتیانە دەسەڵاتەکە ئاڵوگۆڕی تێدا بکرێت و ئەبینین تۆ خەڵک خۆپشاندان ئەکات یاسایەکەت هەیە ڕێگەی پێنادە ئەبێت تۆ مۆڵەت وەرگری و مۆڵەتەکەش بە بیانووی جاجار ڕەدەکرێتەوە ئەمە مانای وایە کە ئەم دەسەڵاتە نیەتی ئەوە نییە کە بە دیموکراسی بئەینا خۆپیشاندان مافێکی سەرەتایی هاوڵاتیانە دوجار تۆ هاتووی ئەڵی من سیستەمێکی دیموکراتیم من پارتێکی هەڵبژێراوم خەڵک دەنگی بۆ داوم بۆ لەو خەڵکە ئەتەچی کە دەنگی پێداویت مەسەلەی دیموکراسی لەم کۆمەڵگایانەیە بە مەسەلەگەلێکە جوان ناکرێتەوە لە کۆی ئەو ژینگەی کە ئەم ناوچەیە هەیەی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە لە دنیای ڕۆژهەڵاتە هەمیشە دنیا بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەسمە جۆرێک لە کەشێکی نادیموکراتە بینین کە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات بەکەمی ڕوئەدا یا ڕوونادا و دیموکراتیزەی ژیانی کۆمەڵایەتی و پەروەردەی لە هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتە ڕوونادا پێت وایە هۆکاری ئەمە چیە بۆ دیموکراسی لە منتیقانەیە و لەوانش لە هەرێمی کوردستان بکو پێویست جێ ناگرێ لە کاتێکە شەپۆلێکی گەورەی دیموکراتیزەکردن لە دنیاە و دنیا قۆناغی گەورەی بڕیوە لە گەشەی دیموکراسی بڵێ دیارە چەندین هۆکار هەیە بۆ ئەوە هەندێک کەس ئاماژە بەواکەن کە گرفتەکە بۆ نمونە ئیسلامە بەڵام دیسان لە هەندێک وڵاتی ئیسلامیە شێوازێک لە دیموکراسی هەیە گەر ئەو دیموکراسیش نەبێت کە ئێمە بە دیموکراسیکی ڕاستەقینی ئەزانین چکە ئێمە ناکرێت سازش بکەین لەسەر دیموکراسی وەکو پرەنسیب ئەگەر سازش لەسەر هەر جارێ لە تێکی لێبێتەوە دوجار شتێکی لێ نامێنێتەوە هەندێکی هەن ئەڵێن کللتوری عربە چکە ئەم ناوچەیە جیهانی عربیەکەوێت ئەم ناوچەیەوە و ئەوەش بۆ نەچەندین بەڵگە ئاهێنەوە بۆ ئەوە و هەندێک خەڵکی کە هەندێک توێژەریکە و بیرمەندی سیاسیکە دەڵێن نەوتە کە من پێم وایە نەوت کاریگەریکی زۆر خراپی هەبووە چونکە لە سیستەمە دیموکراسیەکانە بۆ منە لە ڕۆژئاوا سیستەمی سیاسی بەندە بە ڕەزامەندی هاوڵاتیەوە بەندە بەوەی کە هاوڵاتی باج بدات ئەگەنە ئەو وڵاتە ناتوانێت هاوڵاتیانی خۆی بژێنێت و سیستەمی سیاسی بەڕێوە بات بەڵام لێرە ئەم کەسانی کە لە دەسەڵاتدان پێویستیان بە باج نییە پێویستیان بەوە نیە بە پرس بە هاوڵاتی بکەن و دروشمی شۆڕشی ئەمریکا ئەوە بووکە no taxation without representation بە ئینگلیزیەکەی واتە باج نارین بەبێن ئەوەی نوێنەرایەتی مافەکانمان بکرێن نوێنەرایەتی بۆ داواکاریەکانمان بکرێت لەم ناوچەیە هاوڵاتی هیچ حسابێکی بۆ ناکرێت تەنها لەو کاتانە بۆنە کە پێداویستیە کە پێویستی بە جەنگە کە پێویستی بە شەڕە ئێستا بۆنە خەڵک ئومێدێکی هەبوو عێراق بە دیموکراسی بێ ئێستا ئەمە کە قسەکەین عێراق لە قەیرانێکی گەورەدایە بۆ نمونە بە حکمی ئەوەی کە مالکی بە ئاراستەیەکە ڕوەکە ببێ بە تەنها بڕێردەر لە عێراقدا و مالکی باش تێگەشتووە کە خەڵکی ئەم ناوچەیە دیسانەوە وەکو کولتور حەزیان لە شخصەتی بەهێزە کە توخمی دیکتاتۆری تێدا بێت بۆیە بۆ شێوە بجوڵێتەوە چکە ئەوێ خۆی بکە بە زامنی بۆ یەک پارچەی عێراق و دوجار بڵێ من ئەوەم من پێم وایە فاکتەری سەرەکی ئەوەیە کە ئێمە لە کاتی پێشکەوتنی شارستانیی ڕۆژاوای ئێمە بەجێماین یعنی و بگەڕێتەوە بۆ شارستانی ئێمە چوار تێکستی مەزنت نییە لە کاتێکە کە تۆ باسی شۆڕشی فەڕەنسیەکەی باسی ڕۆسۆەکەی کە باسی شۆڕشی ئەمریکاکەی باسی جۆن لۆک و باسی مۆنتسکیۆەکەی بەڵام ئێمە شتێکی وامان نییە بۆی بگەڕێنەوە ینی تۆ نازانی لەکوێوە دەست بکەیت دەست بۆچی بێت چی چاک بکەیت جا چەند فاکتەرێک هەیە بەڵام فاکتەری سەرشی ڕەنگە ئەوە بێ کە پێ دەگوتێت نەفرەتی نەوت ئەگەر نەوت نەبووە ئەوانەی کە حکمیان نەکرد ئەبوو ڕازامەند بن بە داواکاری خەڵک ئەگینانیان ئەتوانی بۆنە
ئیداری حکوومەتەکان بەڕێوەبەندە بێ بەڵام باش. لە ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستانە لە ماوەی حکمی 20 ساڵ ڕابردووە تا پێش پرۆسی ئازادی عێراق تا پێش 2023 و تا ئێستاشی لەگەڵا بێ نەوت لە هەرێمی کوردستان و بۆ دەسەڵاتداری کورد پێگەیکی گرنگی ئابووری نەبووە لەبەرەوەی کورد دەوڵەتی سەربەخۆی نەبوو نەیتوانیوە ئیسماری وزەی نەوت بکات لە کوردستان بەقەدەوەی سەرچاوی دیکەی دارایی و داهات لە هەرێمی کوردستانە هەبووە تۆ ئەم ڕۆژە چۆن لێکەیتەوە کە ئێمە باسی دیموکراسیەکەین باسی بوونی ئۆپۆزیسیۆنەکەین بەبێ ئۆپۆزیسیۆن تۆ ناتوانانی باسی دیموکراسی بکەین و کەسانەشی کە ئێستا کەسی دیاری ئۆپۆزیسیۆن بەتابەت لە بزنەی گۆڕانە لێگیری نیشتمانیە کاریان کردواتە لە دوو ئیداری سیاسی هەبووە لە هەولور لە سلێمانی هیچ هەڕەشەیەک هیچ ئۆپۆزیسیۆنێک نەبووە هەڵبژار دۆخەکەەوە چەقبەستوو بووە هەڵبژاردن نەبووە پەرلەمان ڕۆڵی نەماوە پەرلەمان تەنها شتێکی شکلی بوو کەسەکان نام پەرلەمان بەڵام هیچ یاسایەک دەرنەکراوە بۆ هیچ ڕۆڵێکی نەبووە کەواتە ئەگە بتوێ باسی دیموکراسی بکەی لە کوردستان ئەکرێ بەڕاستی لە کاتی دروستبوونی ئۆپۆزیسیۆنەوە قسەی لەسەر بکەیت وەلەو کاتەشەوە نەوت خەریکە ئەبێ بە سەرچاو بەوە بەڵام ڕاستە سەرچاو داهاتی سەریشی نەبووە بەڵام دیسانەوە پێویستی بە باجێکی زۆرتر نەبوو بۆی وڵات بەخێو بکرێت چکە سەرچاوی داراییتر هەبووە بۆ نەگومرەکەکان هەبوون پشتێک لە داهاتی عێراق لە ڕێگەی بۆن بڕیاری 16ەوە بۆ خۆراک هاتۆ بە کوردستان دوجاریش لە 2023 و بەردەوام پشتی خۆی وەرگرتووە هەرێمی کوردستان کەم بێ یا زۆر بێ وەریگرتووە بۆیە پێویستی بە هاوڵاتیان نەبوو هەموو هاوڵاتیان کراون بە مشتەخۆر لە کوردستان مفەکیرێکی ئەڵمانی بە ناوی ئۆزوال شپنجلەر لە کتێبی تەدەور الحەضارە الغەربیە تێزێکی گرنگی هەیە بۆ گەشەکردنی ئایدۆلۆژیا لە نێو شارستانێت و کۆمەلگا جیاوازەکانە ئەو پێی وایە کاتێکە ئایدیایەک بیر و باوەڕێک ئاینێک فەلسەفەیەک لە کۆمەلگایەکەوە چێت لە کۆمەلگایشی تر ئەوە بنیادی کۆمەڵایەتی ئەو کۆمەلگایە ڕەنگی خۆی بەسەر ئەو ئاینەیە ئەو فەلسەفەیە ئەو بیر و باوەڕە جیاوازەیە ئەکێشەیەوە بنیادی کۆمەڵایەتی تەحلیلیەوەکە کە چ جۆرێک لە دیموکراسی قبوڵەکە چ جۆرێک لە بەها قبوڵەکە ئەو بە نمونە ئەهێنێتەوە کە ئەو ئەرستۆی لای یۆنان هەیە جیاوازە لەو ئەرستۆی کە لای عەرەب هەیە ئەو ئیسلامی کە لە ئێران هەیە جیاوازە لەو ئیسلامی کە لە ئەمریکا هەیە پرسیارەکەی من ئەمەیە پێت دوانیە ڕێکهۆکاری سەرەکی جێبەجێنەبوونی دیموکراسی ئەگەڕێتەوە بۆ ئەو بنیادە تەقلیدیە کۆمەڵایەتی کە لەم کۆمەلگایانەیە هەیەەوە کاتێککە دیموکراسی دێت کاتێککە ئەلمانیت دێت کاتێککە سوسیالیزم دێت کاتێککە چوزانم هەربی ڕووباوەڕێکی دیکە دێتە ناو بنیادی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگایانەوە ڕەنجی ئەو بنیادە نەریتە حافزکاری ئەم کۆمەلگایە دەکرێت کە ڕێشەیەکی دواکەوتوانێن نیە و تایە ماف و ئازادەکانی ئینسان و کوتاکتیا پارێزراونی و ئەم بەش نەخشی لەسەر مەسەلەی دیموکراتیزەکردن هەیە لە کوردستانە بەڵێ دیارە من لەوەیە بەڕاستی هاوڕانیم چونکە ئایدۆلۆژیایەک یاخۆ ئاینێکە ئەگوێزرێتەوە ڕەگەزە سەرەکیەکانی خۆیان پارێزێت یعنی ئیسلام بۆ ئێستا وڵاتێکی ئیسلامی یانەتەوەیکی مسلمان نۆ نادۆستەوە کە تێدا بگوترێت بۆ نوێژ مەکە یاخود بڕات بە وەکو پایەکانی ئیسلام بڕات بە ڕۆژی قیامەت نەبێت یاخود بڕات بە حەج نەبێت هەموو ئەو ڕەگەزە سەرەکیانە ماونەتەوە بەڵام گۆڕانکاری هاتووە گۆڕانکاریەکان گۆڕانکارێک نەبوو کە لە بەهاکەی لە پرینسیپەکەی بگۆڕان شێوازی ممارەسەکردنی زۆر گۆڕاوە بێگومان گۆڕاوە بەڵام دیسانەوە وەکو پرنسیپ ماوەتەوە کە لەسەر دیموکراسیش قسە ئەەکەین بۆ بێت تۆ بڕات بەوە هەبێت کە هەڵبژارنێکی پاک و بێگەر دەبێ ڕێگە بدەی هاوڵاتەکانت دەنگ بدەن و ڕەنگە سبەینێ بۆ نمونە ئێستا لە میسر هەڵبژاردن کراوە هەڵبژاردن کراوە ئیخوان بۆ نەزۆرێنێکی بەدەستێناوە ئێستا تۆ ناتوانانی ڕەدیکەیتەوە بڵێ ئەمە دیموکراسی نییە ببێەوە ئەبێت چاوەڕێکی بزانە ئەوان تا چەند دێن بۆ نمونە ڕێز لە یاساگرن بۆ چەند ڕۆڵەدن بە پەرلەمان چەند ماف و ئازادەکانی هاوڵاتیان بۆ نمونە پارێزگاری لەکەن چەند ڕێگە بە میدیای ئازادەدەن سەیری کردارەکانیان بکەیت ئەگەر هاتوو چکە بە تەنها وڵات بە تەنها بە هەڵبژاردن نابێت بە دیموکراسی و تۆ تەنها لەبەرەوەی کە خەڵک دەنگت پێدا ئەو شەرعیەتت نییە چۆن دویست کۆمەلگە بەو شێوەیە ڕێک بخەیتەوە و دای بتاشیتەوە بەڵکو ئەبێت تۆ ڕێز لە جیاوازەکانی کۆمەلگە بگریت و ئەبێ بۆ ئەو چاوەڕێ بکەیت تۆ ئێستا ناتوانانی بڕادەی پێشوەخت و ڕەنگە لە کوردستانی شەسە بینێ بۆ نە پارتێکە بێ کە پارتێکی ئاینی بێ دەنگ بێنێ بەڵام کە لە کردارە بۆ نمونە لە پرسیبەکانی دیموکراسی لایدا ئەو کاتە بەڕاستی نابێ قبول بکرێ بۆ نمونە ئەو ئەبێ بە سیستەمێکی نادیموکراتەوە کات من پرسیارەکەم لەسەر ئەوە بوو گوێزانەوەی دیموکراسی مثلەن بنیادی ئەم کۆمەلگانەی ڕۆژهەڵات و بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی قبول ناکە باس لە هۆکاری نوتکرا بەڵام من نوتم باس لە بنیادی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگانە ڕاستە مەسەلەی بەرهەمهێنان مەسەلەی دەستگەشتن بەسەر چاوەکانی داهات بە شێوەیەکی زۆر ئاسان کەنەوتە ڕەنگە هۆکارێکی بەهێز بێ بۆ دەسەڵاتدارانی ئەم وڵاتانەکە زیاتر بەرەو ستەمکاری بچن بەڵام ڕەهەندی کۆمەڵایەتی لەم کۆمەلگایانەیە ڕەهەندی شێوازی پەروەردی تاکەکان کە وەکو محەممەد عەبد جابەری دەڵێ لە دنیا عەرەبە لەسەر سێ بنچینی بەنا ئەویش غەنیمە و
عقیدە و قەبیلەیە ئاهێ ئەمانە چ کاریگەرییان لەسەر مەسەلەی دیموکراسی کاریگەری هەیە بۆ لە عێراق باسم کرد کورد هەدەنگی بە کورداوە شیعە دەنگی بە شیعەداوە سونە دەنگی بە سونەداوە جا بۆیە ئەستەمە باسی ئەو بکەی عێراق بە دیموکراسی بێ بەڕاستی ینی وەکو ینی ئەمەلێکی بێئەنجامە بەڕاستی دیسانەوە دێمە سەر ڕەگەزە سەرەکانی دیموکراسی بۆ نە هەڵبژاردنێکی پاک و بێگرت حکمی یاسا پەرلەمانێکی ئەکتیف و ڕێگەدان بۆی کە هاوڵاتیان چۆنیان ئەوێ بۆ شێوەیە بشین چۆنیان ئەوێ بۆ شێوە بیر بکەنەوە بۆ نمونە لە فەلسفەی لۆکا تۆ چەند مافێکت هەیە لەو مافانە مافی ژیانە تۆ ئەبێ ژیانت پارێزراوە بێ تۆ لە کوردستانە لە پەرلەمانی کوردستانە پەرلەمانتاران زیندانی کراون پەرلەمانتار بەر شەق دراوە برنار کراوە بۆ نمونە مافی سربەستی تۆ ئەبێ سربەست بیت ئازاد بی لەوەی چۆن بیرەکەیتەوە بۆ نە چۆن ئەو بیرکردنەوەی دەرە بڕیت و لە هەمان کاتیشە مافی شوێنکەوتنی ئەوەی کە لە دەستوری ئەمریکا هاتووە شوێنکەوتنی بەختەوەری تۆ چ بەختەوەرت ئەکات ئەوێت بەو شێوەیە بۆ نەئەتوێ بشیت نەک ئەوەی کە مۆدلێک بسەپێنیت یعنی تۆ ئەتوانی بڵێ بۆ نە من دیموکراسی ئەگوازمەوە بە کوردستان بەڵام ناتوانانی بڵێ من چۆن ویست وای لێ یەکەم ئەتوانیت بڵێ تەفسیرێکی جیاوازی بۆکەم بۆ نمونە لە هەنێ ڕووکاردا چکە ئێمە زۆر جیاوازین بێگومان زۆر جیاوازین لە ئەوروپا زۆر جیاوازین لە ئەمریکا بەڵام دوجار وەکوتم لە بنەمادا مافی هاوڵاتی لە مافی ژیان لە مافی ئازادی لە مافی بۆ شوێنکەوتنی بەختەوەری لە هەموو دنیادا هەموو هاوڵاتێک لە ئەفریقاش بێت لە سۆماڵش بێت ئەوێ ئەمنیەتی هەبێ ئەوێ ژیانی پارێزرا بێ ئەوێ بژی بە ژیانێکی کەرامەتەوە هەنی ئەمە مافێکە پەیوەندی بۆ نیە چنەتەوەیکی وە پێشکەوتنی نێتەوەی بۆ نمونە تا چه ئاستێکە بەڵکو پەیوەندی بۆ هەیە کە تۆ ئەم مافە سەرێکیانە ڕێز لێ بگریت کەسە لە کوردستان ببورن با تەواویکەم لە کوردستان هەندێک جار ئەوترێت ئێمە ئامادە نین بۆ دیموکراسی خەڵکی ئێمە ئامادە نییە بۆ دیموکراسی نەگەشتێتەوە ئاستە ینی پێم وایە ئەوە دەسەڵاتە ئامادە نیە بۆ دیموکراسی تۆ ماف بدە بە هاوڵاتیان بۆن نەڕێگە بە مافەکانی خۆیان بۆ نمونە ممارەسە بکەن ئەو کات ببینە کە بزانە ئامادەن یاخودنا لەژێر ڕۆشنایی هەموو ئەو پێدراوە سیاسیانەی کە لە کوردستانە هەیە دەسەڵاتت هەیە و ئۆپۆزیسیۆنت هەیە کە چاودێریکەرە بەسەر دەسەڵاتەوە میدیای ئازادت هەیە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیت هەیە لەم لەشەوە گەندەڵیت هەیە و کۆمەڵێ گیر و گرفتی گرنگ لە ناو ژیان و سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە هەیە لەژێر ڕۆشنایی هەموو ئەوانەیە ئایندەی دیموکراتیزەکردن لە هەرێمی کوردستانە چۆنە بینی من پێم وایە دیارەکە کە سیستەمێک بە ئاراستی دیموکراسی ئەڕوات سێ ڕێگە هەیە کە سێ ئەگەر هەیە ئەگەرێک ئەوەیە کە ئەو دیموکراسی سەرکەوتو ئەبێ ئەگەرێک ئەوەیە کە چقە بەستێ واتە هەڵبژاردن ئەبێ بەڵام حکمی یاسا نابێ ئەگەرێک ئەوەیە کە ڕەت دەکرێتەوە من پێم وایە لە ئێستادا ئەگەری ڕەتکردنەوەی دیموکراسی لە کوردستانە ئامادەیی هەیە و ڕەنگە دەسەڵات بۆ نمونە ئەو نیەتەشی هەبێ ئەگەر ئەو توانایشی نەبێ لە ئێستادا جاوی ئەگەر بتێ کوردستان بە دیموکراسی بێ ئەبێ هاوڵاتیانی کوردستان ڕۆڵی سەرێکی بگەڕنەوەیە چونکە هەر کەسێک لە دەسەڵاتە بێ هەرگیز بارزوی خۆی بەرەو دیموکراسی ناڕۆ بەڵکو لەژێر فشارە لەژێر فشاری هاوڵاتیان و کۆمەلگەی مەدەنی و بزوتنەوە کۆمەڵایەتەکانە بەرەو دیموکراسی زۆر باشە دوا قسە و دوا کۆمەتی خۆت ئەگەر شتێک وڵای من چەند شتێک هەبوو ویسم لە کۆتاییە بە کورتی بیان لێم کە پەیوەندی بە باسەکەی ئێمە و دۆخی عێراقیشەوە هەیە خاڵێکی گرنگ ئەوەیە کە ئێمە وەکو کورد بگەینە ئەو باوەڕێی کە کەس دۆستی کورد نییە جگە لە کورد و تەنها زمانی مانەوەمان بەرەو پێشچوورمان بە دەوڵەت بوونمان ئەوەیە کە سیستەمێکی دیموکراسیمان هەبێ دادپەروەری تێدا هەبێت یاسا حکم بکە مافە مەدەنی و سیاسەکانی هاوڵاتیانی کوردستان ڕێزی لێ بکرێ بە دەستورێکی مۆدێرن و پێشکەوتومان هەبێ کە دەسەڵاتەکان جیا بکاتەوە کە لەگەڵ ڕێزدان بۆ ئاین بەڵام یاسای مەدەنیشمان هەبێت کە تەنها ئاین بۆ سەرچاوی بڕیارەکان نەبێ لە هەمان کاتە میدیایەکی ئازادمان نەبێت کە تێدا ڕۆژنامەنووس نەترسێت لەوەی کە قسەی دڵی خۆی بکە ڕخنە بگرێت وەکەم کوڕەکان دیاری بکات چکە دوجار لە دڵسۆزیەوە ئەو ڕخنانە ئەگیرێن و دوجاریش ئەگەر بێتە سەر ئەوەی کە زۆر جار ئەگوترێت کورد و عەرەب بران بەڕاستی ئەمە تێگەشتێکی پێم وایە زۆر هەڵەیە و هەر کاتێک من پێم وایە تێگەشتنی من وایە هەر کاتێک کەڵەشێر هێلکەی کرد ئەو کاتە ئەگەری هەیە عێراق بە دیموکراسی بێ عەرەب کورد بە قبول کات من دایم یەک شتەڵێم عەرەب دوو دەستی هەیە بە دەستێکی قورعان بە دەستێکی بەڵێ بە دەستێکی قورعان بە دەستێکی شمشێری بەدەستەوەی عەرەب کە دەسەڵاتی نەبێ ئەپارێتەوە وەکو ئەوەی کە ڕوویدا لە 2003 کە دەسەڵاتی هەبوو لە ملتەدا لەبەرەوە ئەبێ ئێمە کورد تێبگەین کە ئێمە تەنها دۆستی خۆمانین پندێکی ئینگلیزی هەڵێ ئەگەر جارێک منت هەڵخەڵتان شەرمەزاری بۆ تۆ ئەگەر دوو جار هەڵخەڵتان شەرمەزاری بۆ خۆم ئێمە ئەمە چەندین جارە هەڵە خەڵەتێنێن و بەڕاستی کاتیەوە هاتووە کە تێبگەین مانەوەمان گەشەکردمان یەکەم لە یەکگرتووە دووەم لەوەیە کە سیستەمێکی دیموکراسی بە دەستورێکی پێشکەوتومان هەبێت و من پێشم وایە
گەلی ئەمە گەلێکی هۆشیارە متمانەشم هەیە کە ئەگەر ئێستش نەبێ بە پرۆسە بێت دوجار وڵاتێکمانە بێت کە هەمومان پێکەوە بە ئاسایش تێدا بژین و ماف و ئازادەکانمان زۆر سپاس بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوتن لە بگفتوگۆکردن بوو سەبارەت بە ئەگەرەکانی دیموکراتیزەکردن لە هەرێمی کوردستاندا بە میوانداری بەڕێز هۆشیار عومەر عەلی خوێندکاری دکتۆرا لە بۆرەی زانستە سیاسیەکان زۆر سوپاسدام کاتە بینەری پرۆگرامەکەمان بووم زۆر سپاس و جایکی بەخێراتتون دەکەم زۆر سپاس.